سەرمایەیەکی نەتەوەیی گەورەی خەڵکی کوردستانە. کارکردن لە ئینستیتوتی کەلەپوری کورد سەرەتا بۆ کۆکردنەوەی بەرهەم و ماتریالی ئیشکردن بووە. توانیمانە کۆنتترین گۆرانی کە لەسەر قەوان هەیە لێرەدا ئەرشیفیکەین و بیپارێزین. ئێمە ئەمانەوێت هەموو ئەمانە کۆبکەینەوە و ئارشیوی بکەین، چون هەموو ملەتانی دنیا هەیەە. هونەرمەند مەزهەری خالقی لە ساڵی 2003دا ئینستیتۆتی کەلەپوری کوردی دامەزراند بۆ پێگێنانی ئەرشیفی کللتوری و کەلەپوری زارەکی کوردستان، مەمەبەستی تۆمارکردنی ناسنامەی نەتەوەی کورد و هەموو ئەو کەمایەتیانەی کوردستان کە مێژوویەکی هاوبەشیان لە کوردستاندا هەیە. تەلارێکی ئاوەدان، ناوەندێکی زانستی، سەرمایەیەکی نەتەوەیی گەورەی خەڵکی کوردستانە. مەسەری خالقی بەم کارە جوانەی بەم دەست پێشکەریە گەورەی فەرهەنگی کورد و کەلتوری کورد و مێژووی کوردی کۆکردوتەوە و بەسەرهاتی نەتەوەیەکی لەم تەلارە لە سایی ئەم پرۆژە جوانە کۆکردوتەوە. ئەوەی کە کردومانە خۆشبەختانە هی هەر چوار پارچەی کوردستانە، ئەوەی کە توانیومانە کۆی بکەینەوە و ئەمەش بەیسێکە بنەڕەتێکە. ئێرە ئەمە هیچ نییە بەنسبەتەوەی کە چەندها کارن، ئەمە یا لە ماڵان کۆکراوەتەوە یا لە دڵ و فکر و حرەکەت و دانوستانی ئینسانەکان بووە لە کۆمەلگا. بەڵام ئێمە هەموو ئەمانەمان کۆ کردوێتەوە بە سوورەتی نووسین، بە شێوەی ئۆدیۆ، ڤیدیۆ و هەروە فۆتۆ، هەموو ئەمانەمان تەسجیل کرد. کارکردن لە ئینستیتوتی کەلەپوری کورد سەرەتا بۆ کۆکردنەوەی بەرهەم و ماتریالی ئیشکردن بووە، دووەم جار بۆ پاراستنی بەرهەمەکان، لە دوجارە بۆ لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر ئەم کەرستانی کە کۆکراوەتەوە. هەتا 2 ساڵێک لەمەوبەر بەشی چاپ و بڵاوکردنەوە بوو. زۆرتر کارمان لەسەر ئەو بەرهەمە کەلەپوری و فۆلکلۆریانەیە کرد کە ئاهاتن بۆ ڕێکخراوەکە. وەکو مێژوو دیاریکردنی مێژوو بابەتێکی ئەستەمە بۆ من ئێمە لاوەکمانێت تەمەن نزیکی 200 ساڵە هەموو ئەو بارودۆخە ئابرو و سیاسی کۆمەڵایەتی کە لە قۆناغەدا هەبووە گێڕانەوەیکی مێژوویە کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مێژووی کورد بنووسرێتەوە دەتوانرێت سوودێکی ئەجگار باش لەو لاوکو حیرانانە وەربگیرێ. وەکو مەسلەی فەوتان ئێمە هەتا توانی بێتمان لە ڕێگەی نوێنەرەکانمان لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئەو ئاواز و میلۆدیانە کۆکراوەتەوە و هەوڵێکی جدیمانناوە بۆ ئەوەی کە ئەم ئاوازانە لێرە جارێکتر پاش پشکنین و ئیدیت بکرێتەوە پاک بکرێتەوە بە شێوەیەکی تازە بین و بەگوێی کۆمەلگان. تەبان مەسئلەی گۆرانی کە ئەڵێن تەنها مێلۆدی نییە، بە تایبەتە کەلتور و فۆلکلۆریە، چون کەوتت فۆلکلۆر ئەمە حکایەتی داستانی هابەشۆنیەوە. ئەو داستانش عادات و تەقالید و مەراسمی ئینسانی ئەو مۆزوعە لە کاردایە. وەکو ئەوە نییە کە من شعرێک دروست بکەم بۆ گۆرانێکی تازە، هی مۆزوعێکی سەردەم بێت. ئەوانەی کە لە ئەو تێکستانی کە لە کەلتورا هەیە، ئەوە چۆن ساڵهای ساڵ، دەیان ساڵ، سەدان ساڵ پارێزراوە ماوە، ئەمە بۆ سەدان ساڵ تریش هەر برۆوی هەیە. لەبەرەوەی کە شتگەل کەلتوری شتێکە کە بۆ هەمیشە ئەمێنێتەوە. کۆکردنەوەی کللتوری زارەکی دانیشتوانی کوردستان و پاراستن و ئامادەکردنیان بۆ سوودوەرگرتنی وەک سەنتەرێکی لێکۆڵینەوە و داهێنانی کللتوری و گەشەپێدانی کللتوری گەلی کوردستان بە مەبەستی گواستنەوە بۆنەوەکانی داهات و ئینستیتۆت بە خەباتێکی سیستماتیکی دادەنێت بۆ گەشتن بە ئامانجە نەتەوەیەکانی. کەناڵەکانی وەرگرتنی ئەو بەرهەمانی کە دێن بۆ بەشەکەمان لە سێ ڕێگەوەی ڕێگەی یەکەمیان نوێنەرەکانێکە لە زۆربەی شار و شارۆچکە و پارچەکانی تری کوردستان هەمانە، دومینیان لە ڕێگەی پرۆژە ناوخۆیەکان و کارمەندانی ئینستیتوت خۆیەوە، سێمینیشان لە ڕێگەی ئەو نووسەر و لێکۆڵاڕان کە لە دەرەوە بەرهەمەکانمان بۆێنن. هەموو ئەمانە
کاتە کۆمان کردەوە شارەزاگەل جیایەکەنەوە کامەڵی ئەکەن و دوای ئەوە کۆدی پێدەن ئێمە بە شێوەی دەیتا ئەخێنە سەر هارد و من پێم وایە ئێستا تەنها تەکنۆلۆژی ڕۆژ بۆ ڕاگررتنی مەتریاڵەکان معلوماتەکان هاردە یانێ دەیتایە و ئەمەش ئەبێت بمێنێ بۆ هەمیشە بۆ دائم فەرهەنگی زاراوی با بڵین مەدانی نەک بە شێوەکەی بڵێن ڕیشە ناسی وشەکە چۆنە وەکو بواری زانستی فەرەنگی ئێمە ئیشمان لەوە کردو کەسمان هەبوو بۆ نمونە 6 مانگێک لە ناوچی شەبەکە ماوەتەوە تاوەکو بتوانین فەرەنگێکی 22,000 وشەی لەسەر شەبەک ئامادە بکەین ئیستا حالێن فەرەنگێکی 30,000 وشەیمان هەیە لەسەر ماچۆ کاری لەسەرکری و هێشتاوەکو بەرهەم نێنراوە فەرهەنگی باشوورمان هەیە کە لە 3 بەرگا بە چاپ مانگەیانوە ئەرشیفی دەنگ و ڕەنگ بە دڵی ئینستۆت نێو دەبرێت لەم بەشەدا هەموو ئەو دەنگ و ڕەنگ و وێنانە کۆ دەکرێنەوە کە لە ڕابردوودا تۆمار کراون ئەم ئەرشیفکردنە بە شێوەی دیجیتال دەبێت نەک تەنیا بۆ هەمیشە پارێزراو دەبێت بەڵکو سەرچاوەیەکی نەتەوەیی دەبێت بۆ گەشەپێدانی هونەری و فەرهەنگی لێرە دوو شێوازی کارکردن هەیە یەکەم مادە خامەکان هەڵ ئەگرین وەکو مادەی خام ئەمە کۆپیەک لەو مادە خامانەیە هێنین جارێکتر ئێمە کاری لەسەرەکەین چونکە یەکێ لە کارە گرنگەکانی ئێرە بریتێ لە پەرەپێدان واتە چۆن بتوانین هەموو ئەو بابەتە کەلتوری و موزیکی و هونەریانی کە هەمانە پەرەی پێ بدەین بە شێوەیەکی نوێ و سەردەمیانە بکەین. یەکێکتر لەو کارانی کە بەنجام گەێنراوە لە مەرشیفۆ بەرهەمهاتەوە یەکەمین دەنگبێژی ژن لە کوردستان کە دایکی جەمالە و لە ساڵی 1926 کە تۆمار کراوە کە ئەمە خۆی بۆ خۆی زۆر گرنگە ئێمە ئاماژە بکەین بە ڕۆلی ژنان لە گۆرانی موزیکی کوردیاوە ژنان چ ڕۆڵێکیان هەیە لە کاریگەریان هەیە لەسەر گۆرانی موزیکی کوردی و یەکێکتریش لەو بەرهەمانی کە کردومانە دوو ژنی جوولەکە کە بەناوی نازدار و ئەسمەر کە لە ئاکرێ کاتی خۆی جوولەکە بوون و لە ڕادوی بەغدا براون بۆ ڕادوی کوردی بەغدا براون بوو کە کۆمەڵی بەرهەمیان بۆ تۆمار کراوە. وڵاتانی تر متەرەقی و پێشکەوتووی جیهان چی ئەکەن ئێمەش وا ئەکەین چ سەر چاوەگەلێکیان هەیە منتها ئێمە خۆشبەختانە لە یەک شوێن کۆمان کردوێتەوە ئەوانەی کە محققن ممکنە چەندین شوێن بڕۆن لە دەرەوە تاکو هەموو ئەو مەتریاڵانە بەدەست بێنن بەڵام ئێمە خۆشبەختانە هەمومان لە شوێنێک کۆ کردەوەتەوە کە لە داهاتووە ممکنە ئێمە بیناکەمان گۆرە بکەینەوە بەسراوە بەوەی کە تا چه حدێ سوودی لێ وەربگرن خەڵک. لەگەڵ پاراستنی کللتور و کەلەپوری زارەکی کوردستان لە ئەرشیف و بڵاوکراوەکاندا ئینستۆت تێدەکۆشێت تاوەکو زانستی ئامێرەکانی ئەلیکترۆنی و تەکنیکی پێشکەوتوی سەردەم بخاتەگەڕ بۆ گەشەپێدانی کللتوری تاوەکو بە شێوەیەکی ئۆرکسترایی ژێدار مەودای ئاواز و میلۆدی کوردی لە قاڵبێکی زانستیدا دابڕێژێتەوە. ئەرشیف دەبێتە ناوەندێکی زۆر گرنگ بۆ توێژینەوەی زانستی و ئێمە هەوڵماناوە کە هەماهنگگی بکەین لەگەڵ دامەزراوە ئاکادیمەکان و بۆ نمونەی زانکۆی سلێمانی کە بتوانین هاوکاری و هەماهنگگی هەبێت لەوەی کە توێژینەوەی زانستی بکرێەوە دەیان بابەتمان هەیە ئێمە لێرە کە دەتوانرێت نامی ماستەر و دکتۆرای لەسەر بێندرەوە هیوادارین وەگوتم کەسانی لێکۆڵینەوەی کە لەو بارە لێکۆڵینەوەکەن بێن لێرە ڕیسێرچ و تحقیقاتی خۆیان بکەن لەسەر ئەو بابەتانی کە لە ئەرشیفان. خۆشبەختانە لەبەرەوەی کە تا ڕادەیەک جێگەی سق و ئیتمنانین بۆ هەر چوار پارچەی کوردستان خەڵقی هەر چوار پارچە هەفتە و مانگ نییە کە مەجموعەیەک شتمان بۆ نێت بە ئەرزش بە قیمەت کە ئەگەر خۆمان بیکەین شاید $10,000 بباتکە کە ئێمە بچینە ئەو شوێنە ئەمن و ڕیسێرچ و تاقیقات و لێکۆڵینەوە بکەین بۆ ئەوەی کە بیکەین بە کتێبیاک و بیکەین بە ئارشیف. هاوکاری بۆ لێکۆڵینەوەی زانستی زیاتر بۆ بە دوواداچوونی زیاتر سەبارەت هەم بە مێژووی کورد هەم هەرتان هاکارێکی فەرهەنگی نییە ئەو لاوکانیت بەسەرهاتی ئێزیدیەکان دەجێڕێتەوە ئەمڕۆ کاک مەسەر بۆی باسکردین و پیشانی داین دێروکی کورد چیرۆکی بەسەرهاتی کورد لە ڕێی مۆسیقا و شێعر و دەنگبێژ و چیرۆکبێژەکانی کوردەواریەوە
تۆمار کراوە ئەمڕۆ لە کاگمەسهر و هاوکارەکانی لەم ناوەندە ناڵن ئەم تۆمارانە ون بن لە ناوچن کۆ دەکرێنەوە لێرە نەک هەر بۆ ئەمڕۆ بەسوودە بەڵکو بۆ ئایندەی ئەم وڵاتە بۆ لێکۆڵینەوە دەربارەی ئێستا و ڕابردووی ئەم وڵاتە کارێکی پێویست و کەرەسەیەکی گرنگە. ڕەنگە لە کوردستان خەڵک ئینستیتیوتی کەلەپوری کوردی وەک ناو ناسی بێت بەڵام کاتێ دێتە نێودامەزراوەکە تێدەگەیت وەک سندوقی پاراستنی ئەو دەنگانە وایە کە لە هەر چوار پارچەی کوردستان گۆرانی و حەیران و لاوەک و هۆرەیان گوتووە. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و سلێمانی.